سەردانەکەی هەفتەی ڕابردووی دۆناڵد ترامپ سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بۆ وڵاتانی کەندا و ڕەنگدانەوەیەکی تەواوی سیاسەتی بەرژەوەندی خوازی ئیدارەی نوێی واشنتۆنە کە دیبلۆماسیەتی ئەمریکا کراوە بە سەکۆیەک بۆ مامەڵەی بازرگانی. ئەم سەردانە کە کارۆلین لاڤێت وتەبێژی کۆشکی سپی بە سەرکەوتنێکی گەورە ناوی برد بە پێی ڕاگەیاندنی کۆشکی سپی، ئەنجامەکەی بەدەستهێنانی بەڵێنی وەبەرهێنانە بە بڕی زیاتر لە 2 تریلیۆن دۆلار. بەڵام لە پشت ئەم ژمارە گەورانەوە استراتیژیەکی تاکلایەنە هەیە کە بەرژەوەندی ئابووری ئەمریکەکانی کورتمەودا لە سەروی هەموو بیرۆکەیەکی استراتیژی سیاسی یان مرۆیی دادەنێت. وەک بەڵگەنامەکان دەری دەخەن، ترامپ چەندیا لەسەر فرۆشتنی چەک و مامەڵەی بازرگانی تەرکیزی کردووە و سەرکەوتنی سەردانەکەی تەنیا لە بڕی ئەو پارەیە پێواوە کە دەکرێت بۆ ئابووری ئەمریکا ڕای بکێشێت. ڕێکەوتنەکان بریتی بوون لە 600 ملیار دۆلار لەگەڵ سعودیە، 1.2 تریلیۆن دۆلار لەگەڵ قەتەر و 200 ملیار دۆلار لەگەڵ ئیمارات. بەڵام زۆربەی ئەم ڕێکەوتنانە تەنها یادداشتی لێکتێگەیشتنی ناپابەندکەر یان نوێکردنەوەی ڕێکەوتنەکانی پێشووترن. ئیدارەی ترامپ پێویستی ساختەیانەی وڵاتانی کەندا و بۆ پارێزگاری سیاسی و سەربازی ئەمریکی بۆ سەپاندنی مەرجی ئابووری نادات پەروەرانە بەکاردەهێنێت. هەر بۆ نمونە لە قەتەر کە گەورەترین بنکەی سەربازی ئەمریکا لە ناوچەکە میوانداری دەکات. گەرانتیەکانی ئاسایشی ئەمریکی تەنیا دوای واژۆکردنی مامەڵە بازرگانیە زەبەلەحەکان پێشکەش کرا کە خۆی لە کڕینی 210 فڕۆکەی بۆینگ بە بەهای 96 ملیار دۆلار دەبینێتەوە. ترامپ بەڕاشکاوی لەبارەی قەتەرەوە وتی تەنیا چەند هەنگاوێک لە ئێرانەوە دوورە. ئەوەش ئاماژەیەکە بەوەی کە پارێزگاری ئەمریکی مەرجدارە بە بەردەوامی وەبەرهێنانەوە. سەرەڕای ئەمە وەبەرهێنانە زەبەلەحەکانی وڵاتانی کەندا و لەگەڵ پێدەویستیەکانی گەشەی ناوخۆیی ئەو وڵاتانە ناکۆکن و ئەوەی دەوترێت زیاتر خەیاڵین و ناچنە بواری جێبەجێبوونەوە. بۆ نمونە سعودیە لە ساڵی 2024 کورتهێنانی بودجەی 15 ملیار دۆلاری هەبوو، لێی چاوەڕوان ناکرێت 600 ملیار دۆلار لە ئابووری ئەمریکا بخاتە گەڕ کە نزیکەی 100% کۆی بەرهەمهێنانی ناوخۆیی وڵاتەکەیە. پابەندبوون بەم ژمارانەوە دەتوانێت ئاستەنگ بخاتە بەردەم جێبەجێکردنی پرۆژەی گەشەپێدانە گەورەکانی نێوخۆییەوە وەک شاری داهاتووی نیۆم و میوانداریکردنی مۆندیالی 2034. سیاسەتی ئابووری سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لە کەندا و کە پەیوەندیە نێودەوڵەتیەکان دەکاتە بازاڕی کاڵاو بەهای هاوپەیمانێتیەکان بە ملیاران دۆلار دەپێوێت بە ئەرێنی دادەنرێت، چونکە ئەو سیاسەتە هەڕەشە لە سەقامگیری ئابووری کەنداو دەکات بە بارگرانیەکی دارایی قورس. هەروەها ئەم جۆرە هاوپەیمانێتیە کاتیە و گرنتی کراویش نییە، چونکە زیاتر دەچێتە بواری وەرگرتنی سەرانە و پاراستنی بەرژەوەندی کاتی کە دەکرێت لە کۆتاییدا لە هەر گۆڕانکاریەکدا یەکدی بفرۆشن و دەست بەرداری هاوپەیمانیەکان بن.